خۆتان زانن مەرجێکی نێودەوڵەتیەوە جوڵەیەکی بازرگانی تیا بووە هاتین بۆ گوێگرتن لە فەرمانگەکان و بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە دێتە ئاراوە. خۆتان نازانن ئێستا جوڵەی بازرگانی تا ڕادەیە کەمی کردووە پێمان خۆش بوو دەرەنجامی ئەو جوڵە بازرگانی بزانین کە بەشێکی پەیوەندی بە دەرەوەی مەرزەکە هەیە و لە هەمان کاتا قسەمان لەسەر شەفافێت و نەزاهەت و چۆنێتی بڕێوە چووری ئیشوکارەکانی بازرگانان لە فەرمانگەکانە کرد و دیارە ئێمە پێشتری شاودێری ئەم مەرزە کراوە و لە لەلایەنە پەیوەنددارەکانیشەوە کار لەسەر ئەوە کراوە بە باشترین شێوە کاری مەرزەکە ڕای بکرێ و بازرگانان لێرە بتوانن بە شێوەیەکی باش شتومەکەکانیان هاوردە بکەن. بۆیە ئەمڕۆ هاتین لەگەڵەوە بە ڕێزانە کۆبووینەوە و بینیمان بە خۆشحاڵی و مەسەلەی نەزاهەت و شەفافێت زۆر بەباشی بەدی ئەکرێت و کارمان لەسەر ئەوەیە لەگەڵ برایانمان لە کۆماری ئیسلامی ئێران ئەو کێشانە لە نێوان بازرگانانی ئێمەوە لە نێوان ئەوانە هەبێ چارەسەری بکەین و حقیقەتشەوەی دەرەنجامە گەڕێتەوە بۆ ئەوەی کە جوڵەی بازرگانی لە مەرزەکە کەمی کردووە و ئێمە بە راپۆرتێکی تێروتەسەل جەنابی وەزیر کتابان بۆ بەرزکەوتەوە جەنابیان لە هەوڵ و هەمانگیە بۆ لەگەڵ وەزارەتە معنیەکانە کە لە ئاستی ئەنجومەنی وزیرانشا کۆبوونەوە کراوە سەبارەت بە تعریفەی گومرگی بۆی بەڕێسان ئاگادار بن ئێمە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە یەک تعریفەیە کەس ناتوانین دەستکاریکە بەڵام بەداخەوە ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە تعریفەکە و خۆی جێبەجێکرێت زۆربەی بازرگانەکانمان کە ڕووی کروتە مەرزەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوەیە کە تعریفەکە و خۆی جێبەجێ ناگانی غێر مباشرە توانین بڵێن ڕاتە زمنی قاچاخەوە ینی ئەتوانیت قاچاخێکی ڕێکخراوی ناو بنیت ئەمە لایەنێکێتی ئەمە لە مەرزی نێودەوڵەتی پرێسخانە کوالیتی کۆنتترۆل بە شێوەیەکی زۆر قانونی و شێوازێکی منەظەم و ئەوانەی کە کوالیتی داوایەکە جێبەجێکە بەداخۆ لە مەرزەکانی ترە ئەمە جێبەجێ ناکەن ناوەڕاست و باشووری عێراق ئەمانە کاریگەری بەردەوامی هەبوو هەرچەندە مەسەلەی کری شۆفێر و هەندێک بابەتی تریش بابەتی گفتوگۆی ئەمڕۆ بن چکە هەم دەستگامانیەکانی ئیداری گەرماناتون و دەستگامانیەکانی پەرێزخانیش لە کۆبنەوەین بۆ ئەوەی بتوانین ئەوانەی کە پێوەستن بە ناوخۆی خۆمانەوە چارەسەرکردن نزیکاتە ئەوانەی کە پێوەستن بە سەری خۆمانەوە راپۆرت لە ئاستی ئیدارەکە و مەرزەکە پێشکەش بە سەری خۆمانەوە بکرێت بتوانین خزمەتێک بە پرۆسی بازرگانی کرد. ئێمە سوپاسی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەکەین کە هێزێکی هێناوە بۆ مەرزەکان بە حقەتیش بۆ خۆتە نەزانن بەداخەوە مەرزەکان وای لێ هاتبوو تەنانەت کە لە خودی خۆمەوە تا کۆتە کارمەند هەسە کرد بۆ شوێنێکە ڕوابڕاستی نە ئەمانی تایە نە ئەوەی تایە کە لە ئاستی ئەوە بێ کە هەستکەی شەفافێتە پارێزیان ئێمە سوپاسەکەی نەمێزا ئەتوانین بڵین ئەو وێنەی سەڕیوەتەوە ئەوە خزمەتێک بووە بۆ هەیبەتی مەرزەکان